بەناوی خی بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بەڕێزان لە پەیامەوە گەشتێکی نوێی هەواڵەکانی ئەم شەوتان پێشکەش دەکەین. ئێوارەی ئەمڕۆ زۆزک باڵک ڕۆژنەمەوان و چالەکانی مەدەنی و ئەندامی ستافی ناوەندی کللتوری چۆمان دەستگیر کرا. پێشەواز چۆمانی بەرپرسی ناوەندی کللتوری چۆمان بە پەیامی ڕاگەیان زۆزک تەنها لەسەر نووسینی یەک کۆمنت دەربارەی و گەنجانی لە ناحەی قەسرێ بەهۆی نیازی خۆپشاندان دەستگیر کراون لەلایەن ئاسایشەوە دەستگیر کراوە. ڕاشیگەیان سەلامەتی گیانی زۆزک لە ئاستۆی هێزانامنیەکانە و داوا لەسەر جەم ڕۆژنامە نووس و چالاکوان و ئازادی خوازان دەکەن گوشار دروست بکەن بۆ سەر ئەو دەسەڵاتەی تەنانەت لە سێبەری چالاکوانانیش سڵ دەکاتەوە. وتیشی لێرەوە بە زووترین کات داوای ئازادکردنی هاوڕێ و هاوکارمان زۆزک دەکەین و ئەگەر بە زووترین کات ئازاد نەکرێت گوشاری مەدەنی دەست پێ دەکەین.